ئەربیل یەهود ئەو کچە گەنجەی خەریکە دەبێتە هۆی دەستپێکردنەوەی شەڕی غەزە. سیخوڕە یان فەلەکناس، بۆچی نەتانیاهۆ لەسەر ئەو کچە تۆتە دەنگ و داوای دەست بەجێ ئازادکردنی دەکات؟ نزیکەی هەفتەیە کە ئەگەربەستی غەزە چۆتە بواری جێبەجێکردنەوە. حەماسیش دەستی کردووە بە ئازادکردنی بارمتەکان و تا ئێستاش 7 بارمتە ئازاد کراون. لە بەرامبەریشدا ئیسرائیل سەدان زیندانی کراوی فەلەستینی ئازاد کردووە. یەکێک لە بارمتە ئیسرائیلیەکان ناوی ئەربیل یەهودە کە تا ئێستا ئازاد نەکراوە. وڵاتەکەی داوای دەست بەجێ ئازادکردنی دەکات و گومانیش هەیە حەماس دەستی بکات بۆ ئازادکردنی ئەو کچە گەنجە. هەر بۆیە تا ئێستا ئیسرائیل گەماروی سەر یەکێک لە دەواازەکانی غەزەی لا نەبردووە و دەڵێت هەتا ئەربیل یەهود ئازاد نەکرێت گەماروی سەر دەواازەکە لا نابرێت. ئەربیل یەهود کچێکی تەمەن 30 ساڵی ئیسرائیلیە و حەماس لە 7 ئۆکتۆبەر بە بارمتەی گرت. دووبراشی لە هەمان ڕوودا و لەلایەن حەماسەوە کوژران. ئیسرائیل دەڵێت ئەربیل یەهود فەلەکناسە، بەڵام گروپە فەلەستینیەکان دەڵێن سیخوڕی مۆسادە. هەر لەبەرەوەشە ئیسرائیل لە ئەستیباڵادا هاتۆتە دەنگ لەسەری و نەتانیاهۆ داوای ئازادکردنی دەکات. سەرڕایەوەی حەماس بەڵێنی داوە تا پێنجشەممە ئەربیل یەهود ئازاد بکرێت. نووسینگەی نەتانیاهۆ لە ڕاگەندراوێکدا دەڵێت دوای دانوستانێکی چڕ و یەکلاکەرەوە حەماس ڕۆژی پێنجشەممە 3 بارمتە ئازاد دەکات، کاوانیش ئەربیل یەهود ئاگامبێرگەری سەرباز و بارمتەیەکی دیکەن. بڕیارە ڕۆژی شەممەش 3 بارمتەی دیکە ئازاد بکرێن. ئەوەش لە چوارچێوەی قۆناغی یەکەمی ڕێککەوتنی ئەگەربەستی نێوان ئیسرائیل و حەماسدایە. لە ڕاگەندراوەکەی نووسینگەی نەتانیاهۆدا هاتووە ئیسرائیل لیستێکی لە بزوتنەوەی حەماسەوە پێگەیشتووە کە دۆخی هەموو بارمتەکان ڕوون دەکاتەوە کە دەکرێت لە قۆناغی یەکەمدا ئازاد بکرێن، چ بە زیندووی یان بە مردووی. دوای ماوەیەکی کەم حەماس پشتڕاستی کردەوە کە لیستەکەی پێشکەش بە تیمی ناوبژیوانی میسر و قەتەر کردووە. چاودێران دەڵێن ئەگەر ئەو کچە گەنجە ئیسرائیلی ئازاد نەکرێت دوور نییە دۆخەکە تێک بچێت و ئاگری شەڕی غەزە جارێکی تر هەڵبگیرسێتەوە.